بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لەبێت من کامەران حاجی عومەر لە باسی ڕۆژ لەگەڵتانم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکیان تایبەتە بە ڕەوشی نەوخۆی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ و چەند مژارێکی دیکە. بۆ ئەمە بەستەش میوانداری بەڕێز وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان سەفین دزەییمان میوانداری کردووە. بەڕێز دزەیی بەخێر بێت بۆ کوردستان 24 پێم باشە بە دۆسەی پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و عێراق دەست پێ بکەین. وەزیری بەرگری عێراق باسی لەوە کردووە لە ماوەی ڕابردوودا کە ئەوان ناخوازن پێشمەرگە بەشداری پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵ بکات. ئایا ئەمە هەڵوێستی هەرێمی کوردستان دەگۆڕێت لە بەشداریکردن و بەشداری نەکردن؟ ئەو دوو ساڵی ڕابردوو ئەگەر تەمەشای ڕووداوەکان بکەین و ڕۆلی پێشمەرگە کە بە شێوەیەکی بەرچاو توانێتی بەرگری لە هەرێمی کوردستان و بەشێک لە بەشەکانی تری خاچی عێراقیش بکاتن و ئەو بۆشاتیەی کە لەشکری عێراق بەداخەوە کە لە دوای هێرش هێنانی داعش چەک و تەقەمەنی و جبەخانەی خۆی بەجی هێشت و ناچار پێشمەرگە ئەو ناوچانەی ئەو بۆشایی پڕ کردەوە. ئەو کاتەش هەندێک شوێن لەسەر داوای خودی بە ڕێزمالیکی ئەو کاتەکە سەرۆک وەزیران بوو پێشمەرگە چون ئەو شوێنانە و بە حەقیقەت زۆر جار دەبینین خەڵکانێک باسی ڕۆلی پێشمەرگە دەکەن بە شێوازە کە ئەسڵەن پێشمەرگە هیچ ڕۆڵێکی لە ئازادکردنی ئەو ناوچانە یاخو بەرگری نەوبیتن. ئەوەی کە بەڕێز عوبێدی باسی کردیە ممکنە مەبەستی لە شاری مووسڵ بیتن نەک پارێزگای نینەوە، چونکە تەمەشای جۆرافیە منتیقە بکەی و هەبوونی هێزەکانی پێشمەرگە لە باکوور و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاواش تا ڕادێکی زۆر لەبەردەستی پێشمەرگەیە. لە هەر حاڵەتە گرتنەوەی مووسڵ بەبێ هاوکاری و بێ بەشداری پێشمەرگە سەرکەوت و نابیتن و ئەوەش نەک تەنها پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان باسی لێکردێ بەڵکو هێزەکانی هاوپەیمانان لەسەر خەتن و خۆیان هاتینە ناو بابەتەکە و ئەو مزەکەرەی تەفاهمی ئەو دوایە کە لە نێوان حکوومەتی هەرێم و یاخود وەزارەی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکا مۆرکرا لەسەر ئەو بنەمایە بوو کە پێشمەرگە هاوکاری لە بۆ ئازادکردنی مووسڵ. بۆ دەبی عوبەیدی مەترسی لەسەر هاتنی پێشمەرگە هەبیتن لە کاتێکدا زۆربەی ئەو پێشەلکارانی بەرامبەر بە سونەکان دەکرێت حەشدی شعبیە. تەنانەت حکوومەتی عێراق هەروە ئەمریکاش چەندین جارە داوا لە پێشمەرگە دەکەن بەشداری لەو پرۆسەیەدا بکات. ئێمە بێگومان بە دوای ئەوە نینە کە ئەو پێشمەرگە قارەمانانە کوڕی ئەو وڵاتە بەکوش بدەین. ئێمە لە پای ئەوەی نەکە ئەو ناوچانە ئازاد بگرێت و بە تایبەتی ئەو ناوچانەی کە کوردستانین و بپارێزرێن و بۆ ئەو مەبەستەش پێویستی بە ڕەزامەندی هیچ لایەنێک ناکاتن. حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم بڕیاری خۆیاندایە کە پێشمەرگە بەشدار دەبی لە بۆ ئازادکردنی ئەو ناوچانە و بێگومان هاوکاری پێشمەرگەش لە بۆ بەشەکانی تری، چونکە داعش ئەوە 40-50 کیلۆمەتر لە مرکزی پایتەخت دوورە. بمانەوێ نەمانەوێ کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سایکۆلۆجی خەڵکی کوردستان و بگرێت لەسەر وەبەرهێنان و لەسەر هەموو گوانەکانە لەبەرەوە بنبڕکردنی داعش لەو ناوچانە ئەرکێکی سەرەکی حکوومەتی هەرێم و پێشمەرگەیە و ئەو قسە و قسەلۆکانی کە دەشکرێتن پێدەچی بەشێکی لە بۆ ڕەزامەندی یاخود تەرزەی سیاسی ئەم و ئەو بیتن، بەڵام بە حەقیقەت لە واقعدا ناوەندێکی هەماهەنگی نێوان بەغدا و هەولێر هەیە و کاری باشیش کرایە و خودی وەزیری بەرگری ئامادە بووە و بەشدار بووە لە پلان ڕێشتن و دانانی ئەو پرۆژەیە و بە تایبەتی لە ناوچەی مەخموور کە هێزی فێدرالی لێ ئەوڕۆ. بەڵێ ئێستا لەگەڵ نزیکبوونەوەی پرۆسەی ئازادکردنەکە لەم لاولەولا قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە پێشمەرگە دەیەوێت دیموگرافیای پارێزگای نینەوە بگۆڕێت. ئایا قسەکانی عوبەیدی لەو چوارچێوەدا دەبینرێت؟ جێداخە کە دەبینین مەغدور ئەوڕۆ بە زاڵم ناو دەبردرێتن، واتە لە دێر زەمانەوە خەڵکی کوردستان بە ڕاگواستن و بە سیاسەتی تعریب کە دووچاری هاتبوو ئەوڕۆ بە شێوازێکی ترکەوە لە قەڵەم دەدرێت کە کورد دەیەوێت دێمۆگرافیە و ناوچانە بەعکسەوە کورد دەیەوێت ئەو دێمۆگرافیە چاک بکاتەوە. ئەو غەدرێکە لەو ناوچانە کرایە نەک تەنها بەرامبەر کورد، بەرامبەر تورکمان، بەڵکو بەرامبەر یەزیدی و بەرامبەر مەسیحیەکانیش. لەبەرەوە ئەو شتانەی کە دەگوترێتن بەڕاستی قسە و قسەڕۆکن و احتیمالە خەڵکانێکی بێئیش
ئەوانەی چ لە ناو پەرلەمان بن چ لە دەرەوەی پەرلەمان بن مزایداتی سیاسی دەکەن بەڵام واقعی سەر ئەرز ئەوەیە کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هێزەکانی پێشمەرگە سەرۆکایەتی هەرێم مصرن لەسەرەوەی ئەو ڕابردوو تاڵەی پێشتر کە بەستە خەڵکی کوردستان داهاتێت دووبارە نەبێتەوە و ئەو شوێنانەی کە پێشمەرگەی لێ ئازاد کراون جێگیر بکرێت کەواتە هەڵوەستی هەرێمی کوردستان بەرامبەر بە پرۆسەی مووسڵ نەگۆڕە خۆی بەشێکە لەو پرۆسەیە کە گفتوگۆی لە نێوان بەغدا و هەولێر و هێزەکانی هاوپەیمانان دەکرێتن ینی ئەو قسانەی کە دەکرێتن باوەڕ ناکەم بە هیچ شێوەیەک ڕنگدانەوەی سیاسەتی فەرمی بەغدا بچکە بەغداش خۆی باش دەزانیتن بەبێ هەماهەنگی لەگە پێشمەرگە یاخود بەبێ بەشداری لەگە پێشمەرگە لەو ناچان ناتوان سەرکەوتن بەدەست بێنن باش با بینەوە سەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تەواو بێ ئومێد بووە لە بەغدا کە بودجێ هەرێمی کوردستان جارێکی دیکە نەگەڕێتەوە موچەی فەرمانبەران نەگەڕێتەوە لەوە بێ ئومێد بووە لە بەغدا بێومێدیەکە چیە خۆ ئەمە دانوستان نەچی بەرداوامان هەبوو لەگە بەغدا لە 2014 ڕێکەوتنەک هەبوو لە نێوان هەولێر و بەغدا بەرهەمهێنانی نەفتی هەرێم ڕادستی سۆمۆ بکرێتن و هەروها بە پێی ئەو ڕێکەوتنەکە بووە بەشێک بڕگەیەک لە یاسای بودجێ 2015 دەبووایە بەغدا شایستەدارەکانی هەرێمی کوردستان کە نزیکی بە ملیارێک دلار بوو ماگانە بە پێی بودجێی عێراقی ئەو کات بیداد بە هەرێمی کوردستان تەبان ئەویان جێبەجێ نەکرد کە یاسا بێ پێشیل بکرێتن مادەی دەستوری پێشیل بکرێتن بێگومان متمانەش نامینێتن بەڵام لەگە ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان هەردەم باوەڕی بە دیالۆگ هەیە و ئەو ڕووداوانەی لە ساڵی ڕابردوو تا ئێستا چەندین گۆڕانکاری بەسەداهاتە دەکرێت لە کەشوهەوایەکی تازە دەکرێت لەسەر هەندە بنەمای تازە گفتوگۆ بکرێتان بە بەغدا ماوە لێرە مەسەلە ئومێد نییە ئەمە بە شێوەی پراگماتیکی بە شێوەی عملی بیر دەکەینەوە لە سیاستدا بە ئومێدی و بێ ئومێدی یاخود بە ئینشاءالله و بە پشبەستن بە هەندێک شتی سۆز و ئەوانە نابێتن دەبێت ئەمە بە عملی هەوڵ بدەین و دەرگای حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆ دیالۆگرایتەوە و ئامادەینە لە بۆ دیالۆگ ئەگەر بگەین بە نەتیجە کە بگەینە سیاغەیە کە لە بەرژەوەندی هەموو عێراق بیتن و بەتایبەتی کە 150,000 بەرمیلی نەفتی کەرکووکە بەڕێی هەرێمەوە دەڕۆژ لە مانجی سێوە بڕایە و هەم زەرری لە هەرێمی کوردستان داوە و هەم زەرری لە خودی کەرکوچیش داوە ئێستا دیالۆگەیەک هەیە لە نێوان کەرکوک و بەغدا بە مەبەستی ئەوەی کە بکرێ ئەو شێوەیەک لە نێوان هەرێم و بەغدا و خودی کەرکوچی شەبی کە هەموو لایەک لی سوودمەند بن دیارە سەرۆکوەزیرانی پێشووی عێراق نووری مالکی سەردانی هەرێمی کوردستانی کرد سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان باسی لەوە کرد ئەگەر نووری مالکی نیەتی باشی هەبە سەردانی هەولێری دەکرد بۆچی لە نیەتی مالکی گومانتان ئەوەی من ئاگادار بم لەو ڕۆژەکە بەڕێزیان لە مەراسیمی خەڵاتکردنی قوتابیەکان باسی گومانکردنی لە نیەتی بەڕێزمالکی نەکرد گوتی نازانم نیەتەکەی چییە بەرحەڵ دوشت لە یەک جیاواز وایە ڕستەکە بەو شێوە بوو ئەگەر نیەتی باشی هەبا سەردانی هەولێری دەکرد نەخێوتی ئەگەر نیەتی هەبایە دەیتوانی باش و خراپی باز نەکرد بەس بە هەر حاڵ لێرە مەبەست ئەوە نییە ئەگەر بەعزە خەڵک دەرێن سەردانی مالکی کرایە ئەوی ڕەدی زیارەتی دایتەوە خۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کاتی کە بەڕێز مالکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی فێدرال بوو چەندین جار سەردانی کرد و کاتی کە سەرۆک وەزیرانی ژنەبوو لە دوا سەردان لە بۆ بەغدا سەردانی بەڕێز مالکی کرد وەگەر لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی سیاسی و لە ڕووی پرۆتۆکۆلی و لە ڕووی پەیوەندیە دێرینەکان و علااقاتی شخصی نێوان بەڕێز کاک نێچیروان و کاک نووری مالکی و دەوایە لەو چارچەوە بیتن بەڵام کە نەکرا ئەوە مەوزوع عجیبتر زۆر باش پاش گەڕانەوەی بۆ بەغدا نووری مالکی لە لێدوانێکی ڕۆژنامەوانی باسی لەوە کردووە ئەگەر هەیە جارێکی دیکە بودجێ هەرێمی کوردستان بگەڕێتەوە لە کاتێکدا وەکو دەزانرێتن خۆی هۆکار بوو ئێوە وەکو حکوومەت بڕواتان بەوە هەیە مالکی بتوانێت بودجەی هەرێم بگەڕێنێتەوە هەرێمی کوردستان ئەوەی من ئاگادار بم بەڕێز مالکی ئێستا چ پۆستێکی فەرمی نییە ڕاستە سەرۆکی کتلێکی گەورەی پەرلەمان و کاریگەری سیاسیی هەیە بەڵام وەکو مافێکی دەستوری وەکو مافێکی یاسایی ئەوە لە هەرێمی کوردستان زەوت کرایە یعنی بکەینە ژێر ڕەحمەت و یاخود سەدەقە بە کوردستان بکرێەوە سەدەقە نیە ئەوە مافێکی خەڵکی کوردستانە و بە پێی یاسا دەبی بدرێتن ئەگەر دەتوانێت دەورێکی خێر ببینی لەوەی کە ئەو
ناحەقیانەی بەرامبەر کوردستان کرایە سەرڕاست بکرێتەوە احتیمالە بکرێ چاوەڕێی ئەو دەورە خێرە دەبینن نازانم ئەو شتانێک کە باسی کردیە و بە شێوەک باسی کردیە من ئاگادار نیمە بەڵام وەکو مافەکی یاسایی هەرێمی کوردستان مافە نەک سەداقەیە زۆر باشە با بینە سەر پرۆتۆکۆڵی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا ئایا ئەو پرۆتۆکۆڵە جێبەجێ کراوە کەوتۆتە بواری جێبەجێکردن پرۆتۆکۆلەکە چییە مزەکەری تەفاهم کە ناودەبردرێتن لە نێوان وەزارەتی پێشمەرگە وەزارەتی بەرگری ئەمریکایە لەسەر بنەمای ئەوەی کە ئەمریکا هاوکاری بەشێک لە هێزەکانی پێشمەرگە بکە ئەوانەی فعلی لە مەیدانی جەنگدان و ڕوبەڕووی داعش دەبنەوە و خۆی لە دوو حاڵەتدا ئەمریکا لە زۆر شوێنی دنیا هاوکاری خەڵکان و وڵاتانی تریشی کردیا بەڵام بەعزێکیان وەکو ئۆڤرت ئاکتیڤیتی یا کۆڤرت ئاکتیڤیتی واتە هاوکاری نهێنی و شاراوە یاخود هاوکاری علەنی ئەوەی ئەوان مەبەستیان و کە هاوکاری علەنی پێشمەرگە بکرێتن بۆ ئەمە بەستەش پێویستیان بە چارچێوەی یاسایی هەبوو و مزەکەرەیەک هەبی کە لە کۆنگرێسی خۆیان مسادقە بکرێتن و لەو چارچێوەیەشدا ئەو مزەکەرەیە کە لە نێوان هەردوو لا مۆر کرایە ئیتر هاوکاریەکان دەستنیشان کرایە مێکانیزمی جێبەجێکردنی دەستنیشان کرایە و لە مانجی هەشت بڕیارە بکەوتە بواری جێبەجێکردن تاوەکو ئێستا هیچ پێداویستێکی دارایی و سەربازی نەگەیشتۆتە هەرێمی کوردستان بەر لە ئێستا لە سەرەتای شەڕی داعش بەڵێ ئەمریکا هاوکار بووە چ لە ڕووی هاوکاری سەربازی تەقەمەنی ڕاهێنان ئەوانەی کردیە و سوپاسیان دەکەین بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئەو بە جیاوازە 415 میلیۆن دۆلارە لە ماوەی ساڵێکدا بە قۆناق بە مانگ موچێ مانگێک بەکەمەوە دەست پێ بکە وردە زیاتر دەبیتن لە بۆ بەشێک لەو پێشمەرگانەی کە لە بەرەکانی جەنگن زۆر باش بۆچی ناوەڕۆکی ئەو پرۆتۆکۆڵە شاراوەیە بە ڕاشکاوی باز لە ناوەڕۆکەکەی ناکرێتن هەندێک قسە هەیە باز لەوە دەکرێت کە پرۆتۆکۆڵەکە بۆ ماوەی 10 ساڵە تەنانەت بازدەوە دەکرێتن ئەمریکا چەند بنکەیەکی سەربازی لە هەرێمی کوردستان دەکاتەوە 5 بنکە لە پارێزگای دهۆک و بەتایبەت لە پارێزگای هەولێر دەیکاتەوە وڵی تر ئەو دەنگۆیانە زۆرن ماشەڵڵا لە کوردستان میدیاکان ساغ بن فکرێکی زۆر فراوانیان هەیە یاخود بە شێوەی زۆر قوڵ فکر دەکەنەوە و چش دروست دەکەن و کەواتە ڕاست نییە نەخێر هیچ ڕمایەکی بۆ نییە لەو پرۆتۆکۆلی کە هەیە لەو مزەکەری تەفاهم هەیە تەنها ئەو هاوکاریانەیە مێکانیزمی هاوکاریەکە بەو شێوە داڕێژرا لەو پرۆتۆکۆلە و ئیمزای لەسەرکرایە و بەدەر لەوە ئەمریکا و یاخود هێزەکانی هاوپەیمانان وجودیان لە هەرێمی کوردستان هەیە و چ لە بۆ ڕاهێنانبی چ لە بنکەی مەشق و ڕاهێنان بیتن ئەو تەواجودە هەیە بەڵام کە باز لە 5 بنکەی سەربازی چکە هەموو بنکەی سەربازی ئەگەر هەبیتن پێویستی بە مەدرەجی مەتار هەیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە تەنادوو هەولێر و سلێمانی مەتاری لێ واتە لە ئەساسەوە ئەگە مناقەشەش بکەیت دەی باسی دوام بکەی نەک باسی 5 بکەی بەرحاڵ ئەو شتانە لە ڕاستی دوورن و ئەو هاوکاریانی کە ئەمریکا تا ئێستا کردیتی ئەمە سوپاسیان دەکەین و چاڕوانی زیاتریشیان لێ دەکەین بەڵام هەبوونی بنکەی سەربازی بەو شێوەیە کە ئێستا دەنگۆی بەشەی لەسەر دەکرێت و دەبیندرێ بەڕاستی سەرچاوی ئەو دەنگۆیانش لە چێ سەرچاوە دەگری ئەوەش دیارە ئەو پرۆتۆکۆڵە بۆ هەرێمی کوردستان گرینگە ئایا زۆر کەس دەڵێ پرۆتۆکۆڵێکی تاکتیکیە تەنیا بۆ ڕزگارکردنەوەی مووسڵە دواتر ئەمریکا کاری بە هەرێم نامینێت هەرێمی کوردستان لە 91 تا ئێستا ئەگە تەمەشا بکەیت جێی باەخ بووە لە بۆ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و دەوروبەریش قۆناغ بە قۆناغ توانێتی جێگە و پێگەی خۆی قایم بکاتن لە ڕووی سیاسی و بگرە دواتر لە ڕووی ئابووری و لە ڕووی وزە و ئەوە ئەو مەترسێک کە لەسەر هەرێمی کوردستان و ئەمنی عێراقەوە بێگومان دەوری وڵاتانی غەرب و ئەمریکا بە تایبەتی دەورێکی کاریگەرە لەوەی کە ئەمن و استقرار بگەڕێتەوە ناوچەکە و ئەوڕۆ هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان گەمەکەرێکی گرنگن لەو گەمەواتە استراتیژی ئەوەی کە ئیمزاکرایە قابلی تەمبیدە وەکو بڕگەیەک لە ڕێکەوتنەکەیە قابلی تەمبیدە دوای ساڕێک و یاخود ئەگەر ڕەوشەکە نەخوازیتن کەواتە بە تاکتیکی نابینن ئێمە بە تاکتیکی نابینین چونکەوەی ئەمریکا مەجبوری ئەو ئیمزاکردنی ئەو پرۆتۆکۆلە نەبوو دەیتوانێت بە شێوەی نهێنی لە هاوکاریەکانی بەردەوامبی لە بۆ هەرێمی کوردستان ئیمزاکردنی ئەو پرۆتۆکۆلە ممکن لە ڕووی سایکۆلۆژیەوە گرنگی خۆی هەبیتن و هەروەکو باسم کرد لە ماوەی ساڵێک دەکرێت پێداچونەوەی لۆ بکرێت گۆڕانکاری بەسەدا بکرێت تەمدید بکرێتەوە و یاخود ئیلغا بکرێتن بە پێی پێویست و حاجاتی ئەو ڕۆژە زۆر باش با بینە نێو هەرێمی کوردستان زۆر جار گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت کە
لەبارەی بودجە و پێداویستیەکانی پارێزگادا جیاوازی دەکات لە نێوان پارێزگاکاندا بە تایبەت ئەو مستحقانەی کە پارێزگای سلێمانی هەیەی حکوومەت ینی وەکو پێویست هاوکاری ئەو پارێزگایە ناکات حەقی خۆی پێ نادات کەم تەرخەمی هەیە لەو بوارەوە. بەداخۆ ئەمە لێرە دانیشتینە تەنها قسە لەسەر دەنگۆ و قسە قسەرۆک دەکەین ئەمە لەسەر شتی واقع ئەمانە ئەمە دەتوانین بڵین ینی هەر ئەو دەنگۆیانەوە دەکات ڕایگەشتی دروست بکات. ئەخ ڕایگەشتی لەسەر بنەمایەکی کۆنکریتی ئەگەر ئەدیلە هەبیتن ئەگەر تەمەشای پێوەەر بکەیت لە ڕووی پەرەپێدانی پارێزگاکان کاتی کە بوجە دەهات تر بەو ڕێژەی کە دەهات لە بۆ هەرسێ پارێزگا بجێی پەرەپێدانی پارێزگەکان دابش دەکرا و دەماوە سەر ئەنجومەنی پارێزگا خودی پارێزگا ڕادەیەک دەتوانن ئەدای خۆیان بکەن فەرموو لە هەندێک محافەزە چکرایە دەماوە سەر کاری پارێزگاکان. ئێستا هەر بۆ نمونە لەوەی دڵنیابی لەوەی پاشی ڕووداوەکانی سنجار سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی کابینەی بردە دهۆک لەوێ کە دانیشتین ئیدارەی دهۆک هەمویان هاتن بەهێمنانە نەک بە تێ هەڵچوون و بەوە باسی معاناتی خۆیانیان کرد. ئەو کاتە زۆر باشم لەبیرە کە بەڕێز وەزیری دارایی کاگڕێباز حەپەساوتی باشە دهۆک بۆ وابیتن لە کاتێک لە هەموو ناوچەکانی کوردستان وا دەبینرێت کە دهۆک لە هەموو شتێک لە پێشترە و هەموو شتێکی بۆ کرایە و کەم و کوڕەکانیشی زۆر بوو ئەوە بوو کە بەڕێزیان ئەو کاتە بڕیاریاندا هەندە بودجەی تایبەت و تەعیناتی تازەی مامۆستا لە بۆ ئاوارەکان کە دەهاتن پۆلیس کە دەبواە کامپەکان بپارێزی لەسەر ئەو بنەمایە بوو دهۆکیش معاناتی زۆرە بەڵام مشینە دهۆک دەنجی لێوە دەرنەچیتن کەواتە دەتەوێت بڵێ ئەوەندەی کەم و کوڕی لە دهۆکە بێتن لە سلێمانی نییە بەڵام ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێ هەموو ئەو نووسراوە فەرمیانەی کە ڕەوانەی هەولێری دەکەین بە نەرینی وەڵامەکەمان دەست دەکەوێتەوە حکوومەت هاوکاری بڕیارەکانی ئێمە نییە. ئەخە هاوکار چێت خۆگەر هەندێک شتە تەبعاتی مالی هەبیتن هەمومان بارودۆخی کوردستان دەزانین لە ڕووی مەشاری هەموو مەشاری ڕاوەستایە لە ڕووی پەرەپێدانی پارێزگاکان بودجە لەبەردەست نییە ئەوەی کە جاران داهات لەو پارێکەکان ئەسڵەن وجودی نییە ئەوەی کە ئێستا هەیە زیاتر وەکو کوردەواری نان و زکە لەبەرەوە ئەگەر ئەوان پرۆژە تەقدیم دەکەن و پێویستی بە موافقەی ئەنجومەنی بە وەزیران و وەزارەتی دارایی هەیە بێگومان بەڵێ جوابەکان یان ڕاگیرایە یانی جواب دەدرێنەوە جارێ لە بەهۆی قەیرانی دارایی ئەو ئیمکانی نییە ئەگەر بێت و ئەو وڵامانە بە وەوەربگیرێ کە تەنها بەرەو سلێمانی یاخود بەرەو دهۆک یا هەر ناوچەکی تر بە سیاسەتێکی عەمدی حکوومەتەوە دەکا ئەوە هەڵەکی زۆر گەورەیە و مەترسی داریشە چونکە ئەگە بێت و بەو شێوازە فکر بکرێتەوە ناوچە گیری دەکرێتن بە حەقیقەت ئەوە مەترسیەکی زۆر گەورەیە حکوومەتی هەرێم حکوومەتی هەموو کوردستانە و خۆی بە ساحێبی لە خانەقین هەتا سنجار و زاخۆ دەزانیتن و ئەوەی کردیتی بە ئەرچی خۆی دەزانیتن لە هەر شوێنێک بیتن. باشە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر ئەو گلەیانە کە زۆر جار دەکرێتن بێدەنگە ڕوونکردنەوە نادا نایەتە سەرخەت لەسەر ئەوەی کە وەکو بڵێن بۆ ئەم ساڵ ئەوەندە بودجێ بۆ پارێزگای سلێمانی تەرخان کراوە ئەوەندە بڕەپارەیە سەرف کراوە بۆ پارێزگای سلێمانی. لە ڕاستیدا هەمووان دەبینین لە بۆ هۆکاری سیاسی و ئەو ئاڵۆزی سیاسی کە هەبووە حملەکی مرەکەز هەیە لەسەر حکوومەت جا چ لە هەندێک پەرلەمانتەرانی بەڕێز بن چ لە هەندە مێدیاکاران بن حملەکە هەند بێ ویژدانانەیە دەتوانم بیرێم ئیتر ڕەتدانەوەی بەڕاستی موچینە ئەسڵەن پێڕانەگەی چونکە بەعزە جارەوەی کە بەڕێزت باست کرد زۆر جاروەیە لە ئەساسدا بنەمای بۆ نییە بەڵام ئەوەی کە من دەتوانم بیرم بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بە یەک چاو تەماشای هەموو لایەک دەکاتن و شتیش کرایەوە دەشکرێتن بەڵام لە ئاستی پێویست نییە بەهۆی ئەوەی کە وەزعەکە ئاوایە و هەموو شوابزانم تێیدا دەژین و معاناتەکەش لەسەرەوە تا خوارەوە دەگریتەوە هەر کەس بە پێی وەزعی خۆی. باش مەترسی ئەوە هەیە کە هەرێمی کوردستان دابش ببێت وەکو ئێوە باسی لێوە دەکەن کە حملەیەکی تونند هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لەسەر پێداویستەکانی پارێزگای سلێمانی مەترسی لە هەوڵێکی وا دەبینن ئێوە؟ نەخێر من بە هیچ مەترسی نابینم چونکە ئەو لایەنە سیاسیانەی کە ئەوڕۆ لە ساحەی سیاسیدانەوە بەرپرسن بە تایبەتی یەکێتی و پارتی بڕای من بە هیچ شێوەیەک ڕێگابەوە نادەن کە دوو ئیدارەی دروست بیتەوە چونکە نە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە نە لە بەرژەوەندی ئێستای هەرێمەوە نە لە بەرژەوەندی داهاتووی هەرێمدایە. باش بڕیارێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ماف دەدات بە هاوڵاتیەکی عەرەب
مولک لە پارێزگای سلێمانی بکڕن ئێوە وەکو حکوومەت هیچ هەڵوێستێکتان دەبێت پێتان وایە بڕیارێکی ئیجابیە؟ نامە مناقەشە لەسەر و بڕیارە بکەم ئیجابی یا سلبیە بەڵام هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و هەر هاوڵاتیەک بە پێی دەستور دەتوانێت لە هەر شوێنێکی ئەو وڵاتە چ لە بەسڕابی چ لە هەولێربی یا لە سلێمانی بژیتن و خاوەنداریەتی هەبیتن بەڵام لێرە ممکنە لە بەرباری دۆخی هەرێمی کوردستان چ لە ڕووی ئەمنی بیتن ویا چ لە ڕووی داهاتووی ناوچەکەش بیت چونکە بە خۆمان دەزانی نزیک 1,800,000 ئاوارە ڕویان لە هەرێمی کوردستان کردە ئەگەر ئەو بارودۆخەوە بەردەوام بی ممکن بەشێکی زۆر لەوانە بمینێنەوە وتەبان من لەساوە باز ناکەم کە ئەو خەڵکە تهدیدن لەسەر هەرێمی کوردستان بەڵام ئەگە تەمەشا بکەی وا بەردەوام بی موچینە لە ڕێژەی دانیشتوانی هەرێم تر هاوسەنجیەک لە دەست بدەین دەبەرەوە موچینە بەکارێکی باشی شوێن بە شوێن ناوچە بە ناوچە بە پێی وەزئی ناوچەکە ممکنە توان بڕیاری خۆیان بدەن و لە ڕووی ئابووریشەوە بێگومان هاوکار دەبی لە بۆ ئابووری کوردستان زۆر باش دیارە سەرۆکاتی هەرێمی کوردستان و هەروە حکوومەتی هەرێمی کوردستانیش پرۆژەی چاکسازی هەیە دەپرسم بۆچی هەوڵەکانی چاکسازی ئەوەندە هێواش و لەسەرخۆ بەڕێوە دەچن چاکسازی بە چەندی مانادێتن چاکسازی ئەوەیە کۆمەڵە خەڵک کۆ دەکەی و دەریان دەکەی لە ئیش و سیمایەکان دەگۆڕی سیمایەک کە دەینێجێ ئەوە چاکسازی نیە بەڕێی من ینی تەنها لەبەرەوەی کە دیعاەک بکەیت کە حکوومەت یاخود فلان ئەوەی کردێ نەخێر بڕێی من ئەوەی کە ئێستا لە ئارادایە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی ئەو راپۆرتە و بە پێی ئەو دراستەی وردەی کە کردیتی لەگە بانکی دەولی لەگە کۆمەڵک پسپۆری نێودەوڵەتی قۆناغ بە قۆناغە ماوەیەک دەخانیتن چاکسازی لە بواری دارایی و ئابوووریە چاکسازی لە بواری کارژێڕیە چاکسازی حتا لە بواری ئەدای حکوومەتە لە ئێستا خەریکە لە خوارەوە ممکن لە ئاستی قەزاکان و لاحیەکان وردە دەست پێ دەکا مەسەلەش حەز دەکەمەوە ڕوونکەمەوە ئەگەر بەڕێزێک لە پۆستەکەی لا دەدرێ ئەگەر ئیلا هەم کەیسی گەندەڵی لەسەر هەبیتن ئیترەوە دەستەی نەزا هەیە دەتوانی ئیشی خۆی بکە بەڵام ئەگەر بەڕێزێک لە ئیشەکەی نەمینێ نەقل بکرێتن ڕجایان نەکەوێتە خانەی ئەوەی کە ئەو شخصە گەندەڵە چاکسازی بە معنای لابردنی گەندەڵ نایەتن چاکسازی لە بۆ باشترکردنی ئەدا لە بۆ باشترکردنی پێشکەشکردنی خزمەتگوزاریە زۆر جار دەگوترێ ینی ئەو هەوڵە چاکسازیانە زیاتر شکلین و تەنیا ڕازیکردنی خەڵکە من وای نبینم چونکە گەر بێت و پرۆگرامی چاکسازی پرۆسە و پرۆژەی چاکسازی بە تەواوی جێبەجێبی ماوەچی دەوێتن یعنی تۆ ئێستا هەست بە گۆڕانکاریەکانی ناکە احتیمالە 2 ساڵی تر هەز بکەیت کاتێککە بژێوی خەڵک باشتربی کاتێککە ڕوتینیات کەومی کاتێککە هاوڵاتیەک لە پێویستنەکە لە چۆمان بێتن کاری خۆی تاپۆی لە هەولێر ڕاپەڕێنیتن بە شێوەی ئلکترۆنی بیە بە هەر شێوازەکی مۆدرن بیتن کە هاوڵاتی ئاسانکاری لە بۆ بکرێت زیاتر لە 103 دۆسێ لە دەستەی نەزاها هەیە کە دۆسەی تایبەتن بە گەندەڵی وەک دەگوترێت بەشێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانیش دۆسەیان هەیە تا چەند حکوومەتی هەرێم دەتوانێت هەماهەنگ بێت لەگەڵ دادگاکاندا بۆ ڕادەستکردنی ئەو کەسانی کە تۆمەتبارن هەر کەسێک بە بڕیاری دادگا کە داوا بکرێتن بێگومان حکوومەت ئەگەر لەسەر مەسەلەی گەندەڵی بیتن خوانەخواستە بە هەڵە بەکارهێنانی مووقعی خۆی بیتن بێگومان حکوومەت لایەنگری ئەوەیە کە ئەو کەسانە ئەوەی پێویستە لەگەریان بکرێتن بەڵام ناشکرێتن تەنها لەسەر قسە و قسەرۆک بیتن ئەگەر ئەدلەی تەواو هەبیتن و بێگومان ئەو بەڕێزانێک لە دەستەی نەزانە خەڵکی پرۆفێشناڵن و لەسەر مستەمسەکات ئیش دەکەن نەک لەسەر قسە و قسەرۆک کەواتە حکوومەت هەماهەنگی دەکاتن با بینە سەر موچە پێم وایە ئێستا بینەرێکی زۆر چاوەڕێ دەکاتن پارە قەرز دەکرێت موچە هەردووا دەکەوێت نرخی نەوت بەرز دەبێتەوە موچە هەردووا دەکەوێت هۆکار چییە؟ بە کاتێکە ئەو بڕیارە درا ینی دوو بڕیار لە پێش حکوومەت هەبوو یا ئەوەیە 2 مانگ و 3 مانگ و 4 مانگ موچە بە دواب بکەوی و بتوانانی پارەکە کۆکەوە لۆی موچەی مانگێک بە کاملی بدەیت یانش ئەوەی کە دێتە دەست و یەکسەر دابشی بکەی بەو ڕێژەی کە دێتە دەست ئیتر ئەوە بڕیارە درا کە لە نێوان 115 هەتا 175 پاشەکەوت بکرێتن و ئەوەی کە دێتە دەست لە داهاتی نەفت دابش بکرێت طبعاً کە نرخی نەفت زیادی کردی ڕاستە بەڵام نابێ ئەوەشمان لەبیری چیتن کە ئەو 46 دلاری کە پێوەری برێنتە نرخی نفتی هەرێمی کوردستان 8 تا 10 دلار لەوە کەمتر دەفرۆشێ مانجی 6 حکوومەتی عراقی ئەعلانی کرد کە لە مانجی 6 کاتێک کە نرخی نفت 45 و 46 دلار بوو
معدلی فرۆشتنی نفتی عێراق 31.5 دلار بوو، ینی 31 دلار و نیو بوو. هەرێمی کوردستان لەوەش زیاتر بوو، بەڵام ئەو داهاتە لەسەر ڕێژەی هەناردەکردن کە جاران 650,000 بەرمیل بوو لە مانجی سێ داهاتە دەست دەکرا تەختیەی پێدانی موچەی بکاتن بەو پاشە کەفتەش، بەڵام 150,000 کە لێ بڕە ئیتر شتێکی ماتماتیکی ئەگە 500,000 بەرمیل ڕۆژانە و جاری ژوەیە بۆڕیەکە پەچی دەکەوی جاری ژوەیە خەلەلی بەڵام هەندێک جار دەگوترێت ئێستاش لە هەرێمی کوردستاندا بانکەکان پڕی پارەن، بەڵام حکوومەت پارە نادا بە فەرمانبەر. باسی کامە بانک دەکەی؟ هەندێک دەڵێن تەنانەت ئەگەر بە نمونە بینەوە ئێستا بانکەکانی پارێزگای سلێمانی بە پێی لێدوانی بەرپرسێکی بەڕێوەبەرێکی بانکەکە پارە هەیە لە بانک. پارە هەیە بەس پارە پارەی حکوومەت نییە. ئەگە خۆزگە ئیشاڵڵە پارەی هەبیتن، چونکە خەڵکانیش پارەی خۆیان لە بانکەکاندا نابوو حکوومەت بەکاری هینایە، شەریکاتی ئەجنەبی، شەریکاتی ئەهلی، شەریکاتی لۆکال پارەی خۆیان لە بانکدا نابوو، ئەوە وەکو سیورە بەکار هاتیە، ڕەسید وەکو ڕەسید هەیە، بەڵێ خەڵکەک هەیە پارەی خۆی لە بانکدانای ڕەسیدەکەی هەیە و نافەوتێتن، بەڵام وەکو سیولە نییە. خۆ ئینشاءڵڵا هەبوایە، بەڵام ئەو تۆمەتانە هەندێک جار لە ئاستی سیاسیش بەداخەوە تۆمەت دەبەخشنەوە لە سەردابەکان پارە هەیە و بە فەردە پارە هەیە. کەواتە ئەو قسانە ئامانجدارە؟ ممکنە بەعزەکیان لە سادەیی و بەساتەت بی و بەعزێکیشیان ممکنە ئامانجدار بیتن. باش، موژدەی خۆشتان هەیە بۆ هاوڵاتیان، ئەمە دوا پرسیارم دەبێت. وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان مولزەمە لە ڕووی یاساییەوە موچە دابین بکە و موچە بدا و موچەی فەرمانبەران نەفەوتێنیتن، ڕاستە پاشەکەوت هەیە و ئەوەش حکوومەت مولزەمە لە داهاتوو بیانداتەوە و ئەوەی ئێستا کە دەستیانداتەوە بێگومان ئەو ڕۆژە لە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران جۆ پرسیارە کرا بە هەمان شێوە. ئێستا فەرمانبەران گومانیان هەیە لەوەی پاشەکەوتیان وەرگرتنەوە، زۆر جار ئەو قسە جێبیست وڵا خۆ گومان مافی خۆیتیان، چونکە بارودۆخێکی وا دروست بووە لە 2 ساڵی ڕابردوو ئەوە نزیکەی 30 مانگ زیاترە کە ئەمە دووچاری ئەو قەیرانە بووینەوە لە سەرەتای 2014 نزیک 32 مانگە، بەڵام گە تەمەشا بکەی لەو 32 مانگە نزیکەی 26-27 مانگ معاش درایە، بەڵام ئەوەی دیش مولزەمە حکوومەت و دابینی بکاتن دواکەوتن بە هەفتێک دەڕۆژ و 15 ڕۆژ بەڵێ ئەوەی ئێستا هێزی پێشمەرگە و هێزەکانی ئەمنی دەستی پێکردێت لە دوای ئەوەش وەزارەتەکانی باشتر دەبێت دۆخەکە لە ڕووی ئابوووریەوە. دۆخی ئابووری ناتوانم لێرە چکە یەکەم ئابووری ناسنیمە، دووەمیش کۆمەڵێک فاکتەر هەنە کە کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر ئابووری کوردستان هەیە. ئیترەوە فەرمە ئەو ڕووداوانێک کە لە تووشی هاتە پێشبینی نەدەکرا، احتیمالت کاریگەری دەبێت فەرمانبەران ئاگاداری گرفانی خۆیان دەست بە پارەیان بگرن و بۆ ڕۆژی سەخت و ناخۆش ئەوەی کە ئێستا دێتە دەستیان ئەوەندە نییە کە دەستی پێوە بگرن بەداخەوە، یا من بێگومان هاوخەمی هەمویانم، بەڵام ئەوەی کە دێتە دەستیان وەکو موچە ئەوە نییە دەستی پێوە بگرن، تەنها ئەوەیە وەکو باسم کرد نانووسەکە. بەڵێ بەڕێز سەفیندزەی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان، زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆت باش. زۆر سوپاس. بەڵێ بەڕێزانم، باسی ڕۆژ بەردەوام دەبێت، کەمێکی دیکە تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، دۆسەی دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە تێپەڕبوونی 7 ساڵ بەسەر دامەزراندنی بزوتنەوەی گۆڕان و ڕەوشی نێوەخۆی هەرێمی کوردستان و هەڵوێستەکانی ئەم دوای بزوتنەوەی گۆڕان بەرامبەر بە یەخستنەوەی نێوماڵی کورد بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز عومەر عینایەت پەرلەمانتاری گۆڕان لە پەرلەمانی کوردستان کە بە شێوەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز عومەر بەخێر بێت بۆ کوردستان 24. پێم باشە لەوە دەست پێ بکەم دوای 7 ساڵ لە دامەزراندنی بزوتنەوەی گۆڕان چی بە هەرێمی کوردستان بەخشی؟ بەڵێ سپاس بۆ جەناب و سپاس بۆ بینەرانی کوردستان TV کوردستان 24. بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەک بوو هەڵقوڵاوی جەماوەری خەڵکی کوردستان بوو لە ماوەی 4 ساڵی ئۆپۆزیسیۆن بوونیدا توانی بێتە ڕائید و پێشڕەوی حرەکەی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە و دوای ئەوەی کە فترەی ئۆپۆزیسیۆن بوونی تاقی کردەوە کە بەڕای من وایە ئەو فترەیە زیاتر وایە
بەڵام هەڵگرتنی دروشمی بەرەو دەسەڵات لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2013 ئەو کاتی ئێمە بووینە ئەندام پەرلەمان ئیتر ئەوە هەنگاوێکی تر بوو بۆ ئەوەی خۆی تاقی بکاتەوە لە دەسەڵاتە بزوتنەوەی گۆڕان توانی خەڵکی کوردستان بە ئاگابێنێتەوە لەوەی بتوانێت بڵێ نەخێر لەوەی بە تێبگا لەوەی بوجە چییە تێبگا لەوەی داهاتەکانی ئەم وڵاتە بەرەوکوێ دەچێت تێبگا لەوەی ئیستیحقاقی ئینتیخابی چییە تێبگا پێش ئەوەی بزنەوەی گۆڕان دروست بێ دوو حیزبی سەرەکی لە هەرێمی کوردستانە کاریان دەکرد ئەو دوو حیزبە تەنها دوایان لێ هاتبوو بێمنەت بوون لە حتا ئەندامەکانی خۆشیان بەڵام کاتێ بزنەوەی گۆڕان سەری هەڵدا و بۆ پێشڕە و پێشەوای بزوتنەوەی ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستانە جۆرێک لە پێداچوونەوە لە حیزبەکانی تەنان لە یەکێتی و پارتیش دروست بوو گەڕانەوە بەسەر ئەندامەکانی خۆیانە بەسەریان کردنەوە گەڕانەوە بەسەر هەڵەکانی خۆیانەکەواتە بزوتنەوەی گۆڕان بە زۆر بە سەراحەت بە بەڕێز بڵێم توانی جموجوڵێکی سیاسی بەهێز لە ناو هەرێمی کوردستانە پیادە بکە وەرتا ئەم لەحزەیەش بەردەوام بەڵێ دیارە خەڵکی کوردستان لە بیرەتی کاتی دامەزراندنی بزوتنەوەی گۆڕان کە استراتیژێتی هەرە سەرەکی بزوتنەوەی گۆڕان ئەو کاتەوە بوو سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان بە تەواوەتی بگۆڕێ بەڵام ئەم داخوازیە بۆ ماوەی چەند ساڵێک گۆڕانی بەسەرداهات و بزوتنەوەی گۆڕان بوو بەشێک لەو سیستەمەی کە پێشتر دژایەتی کرد ئەم گۆڕانکاریە بۆچی چوە لە بزوتنەوەی گۆڕانی کرد بەشداری لە سیستەمێک بکە کە پێشتر ڕەتی دەکردەوە بزوتنەوەی گۆڕان یەکێ لە ئامانجەکانی وەکو بەڕێز باست کرد بە سیستماتیکردن و بە دامەزراویکردنی هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان بوو بەتایبووە حتا دامەزراوە حیزبەکانیش بەڵام بەداخەوە ئێمە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2013 لەو ساڵێک ئێمە داخڵ بووین تەوان ئێمە لە ساڵی 2014 چوونە ناو حکوومەتەوە لەو کاتەوە تاوان دەنگەکانی ئێمە خەڵکی کوردستان تەنها توانی 24 کورسی بە ئێمە ببەخشێ بە 24 کورسیش ناکرێت و ناکرێت لە بەروی هەموو بڕیارەکان لە ناو هەرێمی پارلەمانی کوردستانە بە سازان ئەنجام ئەدرێ و هەموو لە ناو حکوومەت شاوەکو بەرزداگاداری ئەمە 5 وەزیر چونە ناو حکوومەتەوە تەنها وەزیرەکان هەبوون و چەند کەسێک لە چواردەوران نەیانتوانی وەک پێویست هەنگاو هەڵنێن و ئەو بەرنامەی کە بزنەوەی گۆڕان و بۆی دانابوون ئەو بەرنامە بەتایبەت پاکێجەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی کەواتە دەتەوێت بڵێ ئەو دروشمەی کە پێشتر ئەو استراتیژێتی کە پێشتر بزوتنەوەی گۆڕان بەرزی کردبەوە لە ئاستی بزوتنەوەی گۆڕان گەورەتر بوو نەخێر گەورەتر نەبوو بەڵام بەڕێی من پەلە کرا لە چوونە ناو حکوومەتەوە ئەبوایە 4 ساڵیکە یان 8 ساڵیکە ئێمە چاوەڕێ بوونایە بۆ ئەوی کۆمەڵانی خەڵکی کوردستانمان تێبگەیاندایە کە ئێمە بەرنامەمان چۆنە و زیاتر بۆ لۆبیمان بۆ خۆمان بکردایە لانگرەکەمان بۆ خۆمان زیاد بکردایە و زیاتر نرخی پەرلەمان و کورسی هەبوایە وەکو بەڕێزت ئەگاداری تۆ چۆن ئەتوانی وڵاتی بکەی بە مۆسادی کە پۆلیسێک بتوانێت سەرۆکی پەرلەمان بگەڕێنەوە واتر لە وڵاتێکی وا بەو شێوەیە کە منطقی هێز قسەی خۆی هەبێ لەبری ئەوەی تۆ باوەڕت بە منطقی ڕاستی هەبێ ناتوانێت تۆ ئەو بەرنامەی کە پێتە پیادێ بکەیت باش ئەگەر بزوتنەوەی گۆڕان پەلەی کردبێت لە بەشداریکردنی حکوومەت ئایا چۆن دەکرێت لەوە بگەین بزوتنەوەی گۆڕان لە نێو گیانی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو دواتر دژایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیشی کرد ئێستا ڕێککەوتنی لەگەڵ یەکێتی هەیە تەنانەت بازدەوە دەکرێت جارێکی دیکە بگەڕێتەوە نێو باوەشی یەکێتی ئەمە چۆن تێدەگەیەندرێت ئەوە بڵێن دەستەواژێکی دروست نییە تۆ بڵی دوستنەوەی گۆڕان لە هەناوی یەکێتی هاتووەتە دەرەوە بزنەوەی گۆڕان بەتەنها لە ناوی یەکێتی نادەرەوە بزنەوەی گۆڕان لە یانگرانی حیزبەکانی تایە ئیسلامیەکانی تایە خەڵکی سەربەخۆی تایە بەڵێ زۆربەی قیادەکانی بزنەوەی گۆڕانی ئەو کاتە لە نەهەناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هاتوونە دەرەوە بەڵام خەڵکی زۆر هەیە کە ئەسڵن هەر یەکێتی نیشتیمانی کوردستانیش نەبوو سەر ناو بزوتنەوەی گۆڕانە بزوتنەوەی گۆڕان دەنگە ناڕازیەکان و دەنگە خۆڵی مێشەکانیشی لە خۆی کۆ کردەوە ئەوە کەواتە دەستەواژەکە تەواو نییە بۆ یەکگرتنەوەش نزیک بوونەوە وەکو پرسەکەی بەڕێزت کە لە من کرد لە یەکێتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە
دوو حیزبی سەرەکی دوو حیزبی گەورە لە هێرمی کوردستانە هەن بە ناوێکی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان لێک نزیک بوونەوەیەک و لێک تێگەیشتێک لە نێوانیاندا هەیە و من هیواخوددار بووم کە ئەو لێک نزیک بوونەوە یەک نیشتێک لە لایەنەکانی کەشە وایە و ئەوانیش تەقبولی ئەو لێک نزیک بوونەوە لێک تێگەیشتیان هەبووە لەگەڵ یەکترا تەنانەت بە ئیسلامیەکانیشەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان خۆتەزانی کوردستانی ئێمە بە لە قۆناغی زۆر مەترسیداردایە من لە بابەتێکی خۆمە لە ڕۆژنامەی ئاوێنە باسم کرد کە کوردستان هەرێمی کوردستانی باشوور بەڵی کوردستانی باشووریش لە خەتەرایە ئەوە ئەگەر زۆر بە وردی سەرنج بدەی ئێستا وا خەریکە لە سایەی سەری کەسێکی وەکو ئەردۆگانەوە کۆبوونەوەکانی ئەنقەرە تاران دیمەش بەغدا خەریکە دروستە بێتەوە خەتەری جدی دروستە بێ لەسەر ڕۆژئاوا و خەتەری جدی لەسەر هەرێمی کوردستانی دروستە بێ من پێم باشە ئەو ڕێکەوتنی کە لە نێوان پارتی دیموکرات لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕانە هەیە پارتی دیموکراتی کوردستانی تیابێ حزبی شیوعی تیابێ سۆشیالیستی تیابێ لایەنەکانی ئیسلامیەکانیشی تیابێ ئێمە لە خەتەری جدیان هیوادارین خۆمان نەخەڵەتێنین و تەسەور نەکەین ئێمە لە شوێنێکی مستەقر و بێمەترسیا دانیشتین ئێمە لە کوردستانە ئێستا ئەو ترسەی کە لەسەرمان هەیە لە ساڵی 90ەکان زیاترە هیوادارم خەڵکی کوردستان و بە تایبەتی دەستڕۆیشتەکانی ناو حیزبەکان لەوە تێبگەن کە ئێمە لە ناو مەترسیی جددیە ئاژین پێویستە ئاگامان لە خۆمان. زۆر باش لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا بزوتنەوەی گۆڕان بە دوو ئەزمون تێپەڕی ئەزمونێکیان ئەزمموی ئۆپۆزیسیۆن بوون بوو ئەوەی دیکەش بەشداریکردن لە دەستەڵات ئێوە پێتان وا بوو بزوتنەوەی گۆڕان لە کامەیان زیاتر سەرکەوتووتر بوو. بەڕای من لە ئێمە ئۆپۆزیسیۆن بوون سەرکەوتووتر بووین لەبەرەوەی نەک لەبەرەوەی ئەوانەی کە ناردمانە ناو حکوومەتەوە بێتوانە بوون یان ناو پەرلەمانە بێتوانە بوون ئێمە 24 کورسیمان هەبوو ناو پەرلەمانە کەواتە هیچ ناتوانین هیچ یاسایەک لە ناو پەرلەمان دەرکەین بەبێ سازان لە ناو حکوومەتیشا ئەنجومەنی وەزیرانێکمان هەبووە تەکەتا ئەم لەحزەیە بەدەنگدان قەرارەکان یەکلایی نابێتەوە قسەی ئەوەل و ئەخیر بەڕێز نێچیروان بازانی دەکات قسەکانی ئەو دەبێتە بڕیار قسەکانی دەوە ئەبێتە بە قەرار لەبەرەوە بەڕێی من ئەزمونمان لە ئۆپۆزیسیۆن بوون باشتر بوو و بەردەوام بوونە بۆ ئۆپۆزیسیۆن بوون باشتر بوو بەڵام چوونە ناو حکوومەتیش جۆرێکە وەکو کوردەواریشتێکی خۆمان هەیە ئەڵێ کردەی پەشیمان نەگنە کردەی پەشیمان بەڕای من ئێمە ئەبووە لە ناو حکوومەتە نەبووینایە ئەو حکوومەتە تا ئێستا ئەهلیەتی ئەوەی نەبووی ئێمە بەشداری تیا بکەین لەبەرەوەی لەسەر بنەمایەکی بنەماڵەیی و لەسەر بنەمایەکی حیزبایەتی و دەستی حیزب لە ناوە و بە حکوومەت و بە پەرلەمانیشەوە تا ئێستا حیزبە سیاسەکان خۆیان لە هەردووکیان بە گەورەترزان تا ئەو لەحزەی حکوومەتێکی مؤسساتی نەبێت و حکوومەت قسەی خۆی نەبێت دەسەڵاتی دادوەری قسەی خۆی نەبێت حیزب نەتوانێت تەدەخل بکات لە ناو دەسەڵاتی دادوەری و لە ناو ئەنجومەنی جێبەجێکردن و پەرلەمانیشە ئێستا حکوومەت کۆنتڕۆلی پەرلەمانیشی کردووە ینی لە هەموو دنیا نەبووە حکوومەت بتوانێت پەرلەمان ڕاوەستێنێ من بۆ نەبام دەستەڵاتێتەوەکەم ئێستا حکوومەت بەبێ چاودێر ئەسپی خۆی تاوەدا بەڕێز نێچیروان بازانی لەگەڵ جێگرەکەی کە بەڕێز قوبات تاڵەبانی ئەوان پێیان خۆشە پەرلەمان بەو شێوەیە شکست خواردی بێت لەبەرەوە بەڕێی من بزوتنەوەی گۆڕان ئەوەیە دیراسی زیاتر بکردایە زیاتر قوڵ بایەتەوە لەو مەسەلە بەپەلە بڕیاری چونەوە دەسەڵاتی نەدەهێت. زۆر باش و من ئەمە بەنووسینیش بۆ نووسین قسەیەنی ئەمڕۆ بیکەم پێش چوونە ناو حکوومەتەوە کە من ئەندامێکم لە بزنەوەی گۆڕان ئەندامی پەرلەمانی بزنەوەی گۆڕانم بە شانازیەوە پێش ئەوەی بچن پێم وتون و دوای ئەوەش دوای 6 مانگ لە بەشداریان پێم وتون کە ئێمە چونمان بۆ ناو حکوومەت ناتوانین ئەو بەرنامانەی کە هەمانە جێبەجێ بکەین لەبەرەوەی ئێمە تەنها وەزیرێک وەرەگرین خوار وەزیرەکە هیچی بەدەست نییە سەرۆکی پەرلەمان وەرەگرین خوار سەرۆکی پەرلەمانەکە هەمووی لەژێر دەسەڵاتی پارتیوێکێتیایە. بەڵێ یەکێک لە دروشمەکان کە زۆر جار بزوتنەوەی گۆڕان دووپاتی لەسەر دەکاتەوە دەستەواژەی دیموکراسیە بەڵام پێتانوانی ئەمە ناکۆچێکی زۆری هەبێت لەگەڵ ئەوەی کە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لەسەر بنەمایەکی هەڵبژاردن هەڵ نەبژێردراوە و نەبۆتە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بەپێی بەڕێز ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە دوایی کۆنفرانسەکەی ئێمە لە خۆڵی سەعاد عەبدوڵڵا دوای ئەوە بووەتە ڕێخەری گشتی ڕاستە ماوەیەکی بەسەرا چووە کە کۆنفرانسێکی کە نەگیراوە مؤتەمەریش کە نەکراوەتەوە بەڵام بە دەنگدان بەڕێز نێچیروان بارزانی بووە چکە جواتی نیشتیمانی بە دەنگدان هەڵبژێراون ئەو جواتە دیاری کراوە بەپێی تاوان بەناو نەنراوە بەڵام ئەندامی ژوورەکان ئێستا بۆ نمونە ئەندامی ژوور کەسێکە سبێنێ ئەڕوا زەلامیش کردێ بوونی بەڕێز سەرۆکی جواتی گشتی ڕێخەری جواتی نیشتیمانی کاتێکیش لە غای بەبێ لێرە
بەڕاستی هیچ غیابەکەی ئەو بە بزوتنەوەی گۆڕانەوە دیار نەبووە توانیوانە کارەکانی خۆی بکەن و ئەگەر کاتێکیش بێتە پێشەوە کە پێویستکە بەڕێز ینی بزوتنەوەی گۆڕان وای پێوا بێ کە بوونی ڕێخەری گشتی ئیتر پێویست نییە من تەسەور ناکەم ڕێخەری گشتی هیچ لایرێکی لەسەر مەسە تا ئەم لەحزەیە بوونی بەڕێز نەوشیروان مستەفا وەک ڕێخەری گشتی لە لای بزوتنەوەی گۆڕان لای یەک بەیەکی ئەندامانی بزوتنەوەی گۆڕان ضرورەتێکە پێویستە بمێنێتەوە تا ئەو لەحزەی خەڵکی کوردستان یا بزنەوەکە ئەگاتەکە کەواتە پێویست بە هەڵبژاردن ناکات نێوشیروان مستەفا ببێت بە ڕێخەری گشتی نەخێر ڕێخەری گشتی ئەکرێ بە هیچ جۆرە من لەگەڵەوە نیم بەبێ هەڵبژاردن بێ بەڵام ئەگەر ئێستا مؤتەمەر بگرێتەوە کۆنفرانسی کە بگرینەوە پێویستە بەڕێز نێچیروان بارزانی بە دەنگدان بە هەڵبژاردن جارێکە بێتەوە بە خۆی تاقی بکاتەوە ئەگەر منافسی هەبوو خەیچەکە بە منافسی هەبێت و زۆر ئاساییە ئەگەر دەنگیش نەهێنێ و ڕێخەری گشتی بەڵام تا ئەم لەحزەیە بە تەوەقوعی من لە ناو بزنەوەی گۆڕانە کەسێک نییە منافسی بێت بەڕێز عومەر پێم وایە لە ناوهێنانی نێچیروان مەبەست لە نێوشیروان مستەفایە نەوشیروان مستەفایە زۆر داوای لێبوردن دەکەم بەڵێ زۆر جارگلەی لەوە دەکرێتن هەر لە دوای دامەزراندنی بزوتنەوەی گۆڕانەوە تاوەکوی ئێستا کە 7 ساڵ تێپەڕیوە بزوتنەوەی گۆڕان نەیتوانیوە بازنەی پارێزگای سلێمانی دەرباز بکات و بچێتە پارێزگاکانی دیکەی کوردستان یاخود بەشەکانی دیکەی کوردستانیش ئەمە پێتان وایە هۆکارەکە بۆچی دەگەڕێتەوە بزوتنەوەی گۆڕان بۆ هەرێمی کوردستانی عێراقا لە هەرێمی کوردستانی باشوورە تەنزیماتەکانی لێرێ و لەگەڵ ئەو لوبیانەی کە لە دەرەوە هەمانە بەڵام ئێمە بە هیچ جۆرێ سیاستمانەوە نیە تەدەخل بکەین لە سیاستی حیزبەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە سەبارەت بەوەی کە لە سنووری بڵین پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین ئێمە هەوادارمان زیاترە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەیەکی لەو سەبانەی کە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نزیک بۆتەوە چونکە ئەو فەزای ئازادی لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەبووە زیاترە لەو فەزای ئازادی کە لە ژێر دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستانە هەیە و ئەو لایەنگرانەش کە لە هەولێر و لە دهۆک بزوتنەوەی گۆڕان هەیەی ئەگەر بەرەو زیادبوون نەبوون بەرەو کەم نەچوون ڕاستە وەک پێویست نییە بەڵام فەزای ئازادی لە دەڤەری زرد با بڵین وەک ئەو فەزای ئازادە نییە کە لە دەبەری سەوز فراهەم هەبووە ئەوە یەکێ لە سەبەبەکانی ئەگەر فەزاکە ئازاد بێ لەوێش چەوسانەوە نەبێ ڕێگری نەبێ من هیوادارم پارتی دیموکراتی کوردستان ئەو دروشمەی هەیەی و ئەو ناوەیەتی بیپارێتێت ڕێگە بدە هەموو کەس سەربەخۆ لەسەر چۆن برادرانی پارتی دیموکراتی کوردستان لێرە لە دەڤەری سلێمانی بە شانازیەوە باسی پارتی بوونی خۆیانەکەن لێگەڕێن با برادرانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی و هەر حیزبی و لایەنێکی سیاسی چ لایەنێکی سیاسی پێخۆشە ئەو لایەنێ هەڵبژێرێت و دەست نەخەنە ڕێگەی بەڕاستی تهدید نەکرێن و بە پارە و بەدرا و بەوانە لە خشتە نەبرێن هەرچەند ئەو کەسانی بە پارە و بەدرا و لە خشتە ئەبرێن بەڕێی من ئەوانە هەر نەبن باشترە بەڵام هەڕەشە کارێکی ناشایستەیە پێویستە برادران لە پارتی دیموکراتی کوردستان خۆیان لێ دوور بخەنەوە پارتی دیموکراتی کوردستان حیزبێکە حیزبێکی گەورەیە لە کوردستان حیزبی دایکە هەموو حیزبەکانی کوردستان لەوە سەرچاوانی گرتووە ناکرێ ئەوەندە خۆی بچوو بکاتەوە بمبورە ناکرێ ئەوەندە خۆی بچوو بکاتەوە بە هەڕەشە ئەندامان و لایەنگرانی کەی حیزبەکانی کە لە خۆی بکات لیان دوور بکاتەوە بەڵێ بەڕێز عومەر زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێتن ینی دەستکەوتەکانی 7 ساڵی ڕابردووی بزوتنەوەی گۆڕان بۆ خەڵکی کوردستان ئەوەندە شتێک نەبوو کە باسی لەوە بکرێت تەنانەت ینی زەرەریشی هەندێک جار دەگوترێت زەرەریشی زیاتر بووە بۆ نمونە لە حەفتەی شوبات بزوتنەوەی گۆڕان کە سەرپەرشتی خۆپێشاندانەکانی دەکرد ژمارەیەک لە گەنج بوونە قوربانی و تاوەکوی ئێستا کە وەکو دەبینرێتن قەرەبووی ئەو گەنجانەش نەکراوەتەوە تەنانەت لە حکوومەتیش هۆکاری دابەشبوونی حکوومەت یاخۆ دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان لە حکوومەت و پەککەوتنی پەرلەمان زۆر جار دەخرێتە سەر ئەستۆی بزوتنەوەی گۆڕان ئەمە هەتا چەند ڕاستە ئەم بۆ چوونە من هەر لە سەرەتاوە ڕاموا بوو کە برادران بەتایبەتی لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە پیلان ئەیانەوێ کەمەندکێشی بزوتنەوەی گۆڕان بکەن بۆ ناو دەسەڵات و بۆ ئەوی بە خەڵکی کوردستان بڵێن بزوتنەوەی گۆڕان ئەو فریاد ڕەستە نییە کە بتوانێت خەڵکی کوردستان گوزەران و گوزارانی خەڵکی کوردستان وا خۆش بکە کە وەک ئەوەی کە لە بەرنامەکانی بزوتنەوەی گۆڕان هەیە هەر ئەوان ئێمەیان بە شێوەیە لە شێوەکان گەیان خەزاندە ناو حکوومەتەوە لە هەمان کاتیشا کۆسپ و عەرقەرە لە بەردەم بەڕێوەبەرێکی گشتی مدیری ناحەیەک قایمقامێک وەزیرێک جێگر وەزیرێک حتا ئەندام پەرلەمانەکانە لەلایەن دەسەڵاتەکانی ئەوانەی کە دەسەڵاتدار بوون لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دروست دەکرا بۆ ئەوەی بە خەڵکی کوردستان بڵێن کە ئێمە ئەو توانایەمان نییە دەستکەوتەکانی بزوتنەوەی ئەوەیە لە هەڵەکانە
بمبورە دەستکەوتەکانی زۆر وازحە من لەسەرەوە بۆم باسکردی یەکەم بە ئاگای هێنانەوەی خەڵکی کوردستان ئەو کەسانەی کە ئێستا زۆربەی ئەو کەسانەی حتا حرمەتیان لێ ئەگیرێ لە ناو پارتی و ناوەیەکیەتیاوە لە سایبوونی دەسەڵاتی بوونی ئۆپۆزیۆنێکی کارا و بەهێزی وەگوستنەوەی گۆڕانەوەیە ئەگینا پێشتر بێمنەت بوون حتا لە ئەندامی سەرکردایەکانی خۆشیان پارتی وەکیەتی بەڵام کاتێ بستنەوەی گۆڕان دێتە ئاراوە و فەزایەک دروستەکە بۆ ئازادی بۆ ڕەخنەگرتن ئیتر ئەوانیش دێن بە پەلە لایەنگران و ئەندامەکانی خۆیان بەسەرەکەنەوە ئێمە خەڵکی کوردستانمان بە ئاگای هێنایەوە کە خەڵکی کوردستان وریابن ئەمە شێوەی بەڕێوەبردنی وڵاتە ئەمە دیموکراتیەتە ینی بە بۆچوونی ئێوە پێش بزوتنەوەی گۆڕان خەڵکی کوردستان هۆشیار نەبوو؟ هۆشیار نەخێر من ناڵم خەڵکی هوشیار نەبوو نەخێر خەڵکی هوشیار وا ڕێهێنرا بوو کە پارتی وەکێتی چی بڵێن ئەبێ وابێ بەڵام بزوتنەوەی گۆڕان هۆشی پێهێنانەوە ئاگای کردنەوە نەخێرەوەی پارتی وەکێتی ئەڵێن پێچەوانەکەی ڕاستە بۆ هەرێکی لەو دوو حیزبە مانگانە 37 میلیۆن دلار ئەبرا بەڵام کاتێ بزوتنەوەی گۆڕان هێنا توانی هیچ نەبێ ئەوە نەهێڵێ زۆر دەستکەوتێکی ناو پەرلەمانەوە توانیمان بیکەین بەڵێ زۆر باشە. چ زانیاریەکت هەیە لەبارەی کۆبنەوەکەی نوێنەری بارزانی فواد حوسێن لەگەڵ ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کە لە ماوەی 3 ڕۆژدا دوو جار دیداریان کردووە؟ بڵێ من ئاگام لە دانیشتنی یەکەمێتی دووهەمی ئاگام لێ نییە ئەوەی یەکەم بەڕێز دکتۆر فواد حوسێن وەک نوێنەری بەڕێز مەسعود بارزانی داوای کردووە لە بەڕێز جەنابی ڕێکخەری گشتی کاک نەوشیروان کە مبادرەیە بکات بەڕێزی جوابی داوەتەوە کە مبادرە و دەسەڵاتەکان هەمووی لای کەسێکە بە ناوی بەڕێز مەسعود بارزانی پێویستە مبادرە و دەستپێشکاریەکان لای ئەوە بێ ئێمە چاوەڕێین ئەوان مبارە دەستبگەن ئەوانن مؤسسەیەکی شەرعی وەکو پەرلەمانیان پەکخستووە پێویستە هەر خۆیان کارایی بکەنەوە پەرلەمان و من لەگەڵ بەڕێز جەنابەت لەگەڵ بەڕێز محسین دزەی باسی هینت دەکرد چاکسازی کاتێ پەرلەمان نەبێ لەبێ ئەوە تێکسازیە پەرلەمان پەکرێت تێکسازیە بەڕێز محسین دزەی باسی 132 ئەکا من لە هیچ شوێنێکی دنیا نەمبیستەوە پێم خۆش بوو تەنها یەک توانجە سەر وەقفانەی بدەم نەمدیوە ژنی وەزیرێک کۆمپانیای هەبێ وە کۆنتراکتەکانی لەگەڵ ئەو کۆمپانیایە بێ کە لەگەڵ وەزارەتە بێت کە وەزیرەکەی لێ ئەوە پێویستە بە پێی یاسای خدمەی مەدەنی عێراقی هەر یەکسەر وەزیرە لە کار بخرێ یەکەم هەنگاوی چاکسازی لە هەرێمی کوردستان ئەبوایە ئاشتی هەورامی لە کار بخرایە و بگدرایە بە دادگار بۆ ئەوەی پێمان بڵێ چۆن ژنەکەی لە ناو وەزارەتەکەیە کۆنتراکتی فرۆشتنی نەوتی کردووە ئەمە چاکسازی بەم شێوەیە ناکرێنەوە ئێمە پاکێزمان تەقدیم کردووە بە خەڵکی کوردستانمان هۆشیار کردوتەوە هەنگاومان ناوە بەڕێز عومەر بۆچی دەکرێتن مساعدە فەرموو لە ماوەی گوێ بگرە بکا کامەران بێم گرە تۆ بەڕێز باس کرد کە ئێمە چیمان کرد ئێمە بە 5 وەزیر مشارەکەمان کردووە لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ماوەی ساڵێک و دوومان ئێمە ساڵێک و نیو ئێمە کارمان کردووە ئەو بەڕێزانی لای ئێمە کاریان کردووە یەک کەس بێگلیەک یا گەندڵیەک لەو بەڕێزانی کە لای ئێمە هەیە ئاشکرای بکە ئێمە خۆمان ئامادەین محاسبەی ئەو کەسانی خۆمان نردوماتە حکوومەتەوە محاسبەیان هەر هیچمان نەکردبێ توانیمانە کۆمەڵی وەزیر بنێرین بە پاکی کارەکانیان بکەن ئەگەر هەڵەیەکیان کردبێ هەڵەیەکی مەقسوود نەبووە بەڵام توانیوە گەندڵی کارەکانیان بەڕێم. بەڕێز عومەر عینایەت ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بوویت. بەڵێ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان